دید و ڕوانینی ڕێبەر ئۆجەلان وەکو بیرمەندێکی سیاسی و کۆمەڵایەتی لە ڕاستیە کۆمەڵە دید و تێڕوانین یا تێزی نوێی قسۆتە ڕوو لە کایی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. کاریگەریەکانی ڕێبەر ئۆجەلان لەسەر کۆمەڵێ کایە بە باشی ڕنگدانەوەی هەیە یان لە خوێندنەوەی بەرهەمەکانیان بە باشی ئێمە ئەوابینین. یەکێک لەو شاپرسانەی کە ئاپۆ زۆر بە وردی کاری لەسەر کردووە بریتیە لە سەرڕاستکردنەوەی کردەی سیاست. چۆن؟ ئاپۆ لەبەرەوەی فەیلسوفێکی دژە سیستمە و سەرڕاستکەرەوەی چەمکەکانە و خستنەوە سەر ڕێگەی خۆی چەمکەکانە هەستاوە لە ڕێگەی ڕەخنەی ڕادیکاڵی سیستمی مۆدەرنیتەی سەرمایه‌داری ئەو چەمکانە ئەو کایانەی کە ئەوان بەلاڕێیان بردووە بۆ خزمەتی سیستم بۆ قازانجی توێژێکی کۆمەڵایەتی ئەمان ئاپۆ وەکو فەیلسوفێکی کۆمەڵایەتی وەکو بیرمەندێکی گەلان هەستاوەمانەی سەرڕاستکردەوە. بۆ نمونە سیاست کە بە شای کارەکان دانرێت یان بە شای چەمکەکان دانرێت و ئەبێ لە خزمەتی کۆمەلگایە بێت. ئاپۆ هاتووە لە ڕێگەی دووبارە پێناسەکردنەوەی چەمکی سیاست کە سیاست کردەیەکی زۆر زۆر ئەخلاقیە و زۆر زۆر گرنگە و لە هەموو جێگایەکی ژیانی ئینسانە ئامادەیی هەیە و سیاسەتی ئەخلاقی چییە و سیاسەتی نائەخلاقی چییە. هەستاوە لە کۆی دنیابینی خۆیان لە کۆی پارادایمەکە بە قوڵی کاری لەسەر کرد. تەنانەت ئاپۆ لە یەکێ لەوانە وتارەکانیە کە بە درێژایی 8 ساڵ بەردەوام بووە شۆڕشی کۆمەڵایەتی و ژیانی نوێ ئەو لەوەیە تەنانە دەڵێ دروستکردنی خێزانیش بەدەر نییە لە سیاست بەڵکو کردەیەکی تەواو سیاسیە چونکە کاتێک کە تۆ دوو مرۆڤێنە لای یەکە و خێزانە دروستەکەن ئامانجێکیان هەیە بەڕاستی ڕۆیایەکیان هەیە بۆ دروستکردنی ئەو ژیانە یانەوێ خێزان دروستکەن لە چ فۆرمێکە و بۆچی و بۆ چ مەبەستێ یانوێت چی دروستکەن لە کۆمەلگایە. کەواتە لێرەوە تێگەین کە ئاپۆ ئەو دەسەڵات خوازی کە لە سیاسەتە لە سیستمە سەرڕێ ئەخرێ ئەم سەر لە بەرەمە هەڵەوەشێنێ و پێمانەڵێ سیاست هونەرێکی فازیلانەی چاکەکارانەیە لە پێناو کۆمەلگایە و پێویستە هەموو مرۆڤەکان شتیای بەشدارن و مۆنۆپۆڵ نییە بۆ گروپێکی دیاریکراوە و چەکێک نییە بەدەستی گروپێکەوە بۆ جێبەجێکردنی ئەجنداکانی خۆیان کە ئەمە بە تێڕوانینی من ئەم دیدەی ئاپۆ دیدێکی تەواو ڕادیکاڵە بۆ سیاست و ڕاستکردنەوەی سەرڕاستکردنەوەی ئەو شاچەمکەیە و لێکردنەوەی تۆز و غوبارێکی زۆرە بە درێژایی چەندین سەدەکە لە سیاست بارکراوە. بۆ نمونەم ڕوانینەی سیستم کە پێی وایە سیاست کاری گروپێکی دیاریکراوە سیاست بریتیە لە کردەیەکی فێڵبازانە بۆ گروپ و بۆ تاکە کەس و بۆ خۆ دەوڵەمەندکردن و بۆ خۆسەپاندن نەخێ. ئاپۆ سەر لە بەریە ماڵەوە شێنتواڵێ سیاست کردەیەکە لە پێناوی کۆمەلگایە بۆ ڕێخستنی کۆمەلگا بۆ لە پێناوی ئەبێت چاکەی گشتیا بێ پەیوەندی بە تاکە کەسێکەوە نییە پەیوەندی بە یەک گروپەوە نییە بەڵکو پەیوەندی بە هەر هەمومانوێت و ئەکرێ هەمومان تیانە بەشدار بی. ئەگەر نمونە کرداییەکەی تێز و ڕوانینی ئاپۆ ببینین ینی بۆ نمونە تیۆریاکەی چۆن لە واقعا ڕنگدانەوی هەبووە ئێمە لە ڕۆژئاوای کوردستان نمونەیەکی بەرجەستەمانێ کەوا نزیکەی 10 ساڵە ئەو نمونەیە کاری خۆیەکە وەکو سیستم. ئێمە ئیدارەکانی خۆسەرمانە یان کانتۆنەکانمان هەیە لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ باکوور ڕۆژهەڵاتی سووریا لەوێایە بەڕاستی ئەم چەمکە خۆی کرۆتە پراکتیک. چۆن خۆی کرۆتە پراکتیک؟ ئێمە لەوێ ئەبینین سیاست هونەر و کردەیەکە بۆ ڕێخستنی کۆمەڵایەتی هیچ پەیوەندی بە تاکە کەس و گروپێکەوە نیە بەڵکو پەیوەندی بە هەموو کۆمەلگاوەیە بە هەموو تاکەکانەوە هەیە لە کەسێکی خوێنەوارەوە تا نەخوێنەوارە لە پیرێکەوە تا گەنجێ لە کەسێکی
تەواو وشیارۆ تا کەسێک کە وشارێکی کەمی سیاسیە بەڵام بەپێی توانا وزەی خۆی بەشدارە لە کایەکەیە و خزمەت بە بەڕاستی بەو کایەکات یعنی لەوێدا سیاست ڕێک ئەوەیە کە ئاپۆ باسێکە کەوتۆتە خزمەتی هەمومان و هەمومان تایە بەشدارین و جێگەی مۆنۆپۆڵکردنی تاکە کەس و دروستکردنی سەرکردە و ناوەند نییە بەڕاستی ئەمە پرسیارێکی زۆر ڕەوایە بەڕاستی مادەم تێز و ڕوانینەکانی ڕێبەر ئۆجلان بۆ گەلی کورد و گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کەواتە هەر خۆی ئەم تێز و ڕوانینانە وشیاری و بەرچاوڕوونی دروستەکە بەڕاستی لە کۆمەڵێک کایە بۆ ئینسان بەڕاستی هەر ئەمە ژوا ئاکات بۆ نمونە با نمونەیەکی پراکتیکی کە بێنینەوە لە باکووری کوردستانە کاتێکە لە ساڵی 90ەوە یەکەم پارتی سیاسی کوردی سەر هەڵەیە لە هەپەوە پارتی ڕەنجی گەلەوە تا دەهاب تاوەکو ئەگا بە دەتەپا تاوەکو ئەگا بە ئێستا هەدەپە ئەم پارتانە کەس نەیتوانیوە خۆی وەکو سنتەر ببینێ و بێوێ خەڵک ئاڕاستەکان نە لە ڕێی ڕوانینەکانی ئاپۆوە گەلی کورد مۆبیلایز کراوە تەوژمێکی کۆمەڵایەتی سیاسی تیا دروستکراوە ڕاستە مە هەنگاو بووە یعنی ئەگەر ئێمە سەری خەباتی مەدەنیکەین لە باکووری کوردستان دەتوانین بڵێن نەوەتەکان دەست پێکرۆ بەڵام خەباتی ئایدۆلۆژی و سیاسی و شۆڕژێڕی لە سەرەتای هەفتاکانەوە کەواتە ئەتوانی بڵین تێز و ڕوانینەکانی ئاپۆ کۆمەڵێ هەنگاوی خۆی بڕیوە بەڕاستی هەنگاوی مێژوویی تا توانیوێتی کاریگەری لە زەمینەی واقع و ڕیاڵا دروستکە بەڕاستی یعنی ئەوەی کە باسم کرد لە زەمینەی سیاسی ئەوەی بەڕێز پرسیارەکەت کرد چۆن کاریگەری لەسەر کۆمەلگا داناوە و ئەم کاریگەریە چۆن بووە بە تەوژمی کۆمەڵایەتی بەڕاستی ئێمە لە پارتی هەپەوە کە لە 90 دامەزرێت کە لە سەرەتایە پارتێکی بچووکە و ترسێکی زۆری هەیە چونکە ئەچێتە ناو سیستمی قانونی تورکیە و بەڕاستی چۆن خۆتە گونجێنی لەگەڵ ئەو سیستمە بەڵام چۆن ئەو سیستمە نەرمەکەی بەڕاستی وە بەردەوامی ژەبی لە کاری سیاسی خۆت چۆن کۆمەڵگەی بۆ مۆبیلای زەکری بەڕاستی ئەمە دید و ڕوانین ئاپۆ بۆم کاری کرد لە سەرەتاوە ئاستەنگی زۆر بوو لێدرا شەهیدیە بوو لە مەیدانی مەدەنیشە بەڵام کاریگەریەکە ئەتوانین بڵێن شەپۆلەکە هێواش شێواش گەورە بوو تەوژمەکە لەسەر کۆمەلگا ئێستا ئەوەی خاوەندایەتی لە هەدەپاکە تەنها هاوسەرۆکەکانی نین بەڕاستی ئەنجومەنی بەڕێوەبردن نییە ئەوە ئەو 7 ملیۆن دەنگدەرەیە خاوەندارەتی لە پارتەکەی خۆیانەکەن بەڕاستی لەبەرەوەی هەدەپە بریتیە لە بەشێک لە دید و تێڕوانینە سیاسەکانی ئاپۆ بۆ ڕێخستنی کۆمەڵایەتی لە باکووری کوردستان و بۆ تورکیاش بەڕاستی یعنی ئێمە لە هەدەپەیە ڕنگدانەوەی ڕوانینی ئاپۆ بەباشی لەوەیە بینین کە ئەڵێن نابێ هەدەپە تەنها بۆ هەستانەوەی کورد بێ بەڵکو بۆ هەستانەوەی کەمەنەتەوەکانی کەش بێ وەکو ئەرمەن وەکو چەرکەز وەکو ئەو کەمەنەتەوانی کە لە تورکیا کەوتونەتە ژێر سیاسەتی ئەسیملاسیۆنەوە بەڵێ ئەو پرسیارەی بەڕێزە ئەکەوێتە چوارچێوەی ئەوەی کە با بڵێن دید و ڕوانینی ڕێبەر ئاپۆ وەکو بیرمەندێکی سیاسی کاریگەریەکی هەیە لەسەر شۆڕشی ئەخلاقی بەڕاستی لە باشووری کوردستان لە بەشەکانی کە بەس ئێمە ئێستا جەختەکەمان لەسەر باشوورە لە ڕاستیە خۆتان زان باشوور لە ژێر کاریگەری حیزبە تەقلیدیەکانە کاریگەریکی یەجگار خراپیان لە ڕووی ئەخلاقی و کۆمەڵایەتی و سیاسیەوە داناوە شوێنیشی دیارە ئەوەی کە بەرامبەر ئەم تەوژمە خراپەوە ساوتەوە بەڕاستی دید و ڕوانینی ڕێبەر ئۆجەلانە لەسەر بنیادی کەسایەتی نوێی کورد بەڕاستی لە دەرەوەی ئەو تەوژمەی چەتەگەرایی کوردایەتی بەڕاستی ئەمە کاریگەریەکەی ئەبینرێت بۆ نمونە ئەوەی بەڕێز باسی کرد چۆن کەسایەتیەک لە باشوور گەنجێک تا سەرەوە دەرئەکەوێت کە خۆی بە دوورەگرێت لە هەموو کاریگەری و لێکەوتە خراپەکانی دەسەڵات ینی دەسەڵات خوازی چەتەکانی کوردایەتی هەم لە بەڕێوەبردنی سیاسیە
هەم لە ئاسی کۆمەڵاتی هەم لە ئاسی ئەخلاقیە بە دڵنیاییەوە کاریگەری خۆی داناوە لەوانەیە بە دڵی من و تۆ نەبێ کاریگەرێکی ئێمە مانووز وەکو باکوور ئەم کاریگەریە لە حاڵەت و ببێ بە تەوژمی کۆمەڵایەتی گەورە کە کاریگەری ڕیشەیی لەسەر هەموو باشووری کوردستانە بێ بەڵام لە 30 ساڵی ڕابردووە بە کۆمەڵێ ئاس کاریگەری لەسەر بنیادی نوێی کەسایەتی لە باشووری کوردستان داناوە لە ئاسی ئەخلاقی یعنی ئێستا ئێمە با لە خۆمان پرسین لەو هەموو دیاردەی کڕینی ئینسان و بەکارهێنانی بۆ خزمەت و ئەجندای حەزب و بنەماڵە و گروپ و ئەمانەی کە هەیە بەڵام لە بەرامبەر ئەوەشا ئینسان گەلێکمان هەیە کە سەرڕای هەژاری تەسلیمی واقعەنابێمە هیچ چییە بەڕاستی کاریگەری فەلسەفە و ڕوانین ڕێبەر ئۆجلانە بەڕاستی کە ئەم وا ئەکات ئینسانێک دروستەکات کە تەنها خۆی لا گرنگ نەبێ بەڕاستی ئینسانێک خود ئەڤین و ئەنانی نەبێ ئینسانێک بێت کە لە ڕووی ئەخلاقیەوە ئامادە بێت کە ژیانکردنی لە پێناوی کۆمەڵگە بێ بەڕاستی یان خۆی بک بە بەشە لە کۆمەڵگە ینی خەمی کۆمەڵگە خەمی ئەم بێ خەمی بۆ نمونە لە مەسلەی ژینگە پێی وابێ ئەوژە بێ بەشدار بێ ینی بۆنەوەکانی ئایندە یان لە تێکەڵ نەبوون بەو دەسەڵاتە و لە خزمەتکردنیە و دەسەڵاتە ئەمە خۆی بۆ خۆی کاریگەری ئەو دنیابینی ڕێبەر ئۆجلانە لەسەر با بڵێن تاکەکانی باشوور وەک گوتم لەوانەیە ئەمە لە ئاسی چاوەڕوانی ئێمەمانانە نەبێ بەڵام دڵنیام ئەمە بێ بە تەوژمێکی کۆمەڵایەتی کە لە ئایندە ئەبێتە ئالتەرناتیڤ بەڕاستی ئێساش سەرەتاکانی دەرکەوتووە ینی لە لای خەڵکی گشتیش کە ئەم پرسیارە سادەیەکەن پێویستە تەوژمی ئاپۆیی ببێتە بەدیل پێویستە ئەوەی لە ڕۆژ ئاوا ئەگوزەرێک کە سیاست لەوێ بەڕێوەبردنە و هەموو گەلتیا بەشدارن و سەروەتی نیشتیمانی لە پێناوی ینی مڵکی هەموو گەلە و بەکارێنرێ بۆ گەل خزمەتگوزاری لە پێناوی گەلە بۆ کەسێک و دوان نییە پێویستە لێرە ئەوە بەجێ بکرێ بەڕاستی کەواتە ئەم کاریگەریە ئەخلاقیانە هەر لە مامەڵەکردن لەگەڵ ژن ئەو ڕوانینی ئەرێنی بۆ بەشێکی گرنگی کۆمەلگای کوردی کە ژنە ئەمە هەمووی کاریگەری بەڕاستی دیدی ئاپۆییە بۆچی لە پێشا بەم شێوە ڕادیکاڵەن نەبووە بۆچی ئەم جیاکردنەوەی نەبووە لە دەرەوەی دەسەڵاتی با بڵێن سیاسی ئەوەی تەقلیدی کوردی بۆچی ئێستا هەیە یعنی ئەگەر بە شێوەی لە شێوەکان وردبینەوە هەستەکەین کە ئالتەرناتیڤێک هەیە بربەستی زۆر لە بەردەمایە ئاستەنگی زۆر لە بەردەمایە بەڵام بە جۆرە لە جۆرەکان بازەکرێت کە ئەمە ئالتەرناتیڤێکە و بەڕێوێ و پێویستە شوێن بگرێ بەڕاستی وە کار بکە لە پێناوی هەموو کۆمەلگایە